سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. دوای نزیکەی 45 ڕۆژ لە خۆپیشاندانەکانی عراق 2012 پارت و لایەنی سیاسی عراقی کۆبوونەوە و تێیدا لەسەر نەخشە ڕێگایەک ڕێکەوتن بۆ ئەوەی کە دۆخی ئێستای عراق لەم تەنگەژەیە ڕزگاری بێت. لە سەر هەمووشانەوە لایەنە بەشداروەکان ڕازی بوون بۆی کە عادل عەبدولمەجید لە پۆستەکەی بێنێتەوە تاکو دەرفەتێکی پێ بدرێت بۆ جێبەجێکردنی ئەو چاکسازیانەی کە بڕیارە ڕابگەندرێت. دۆخی عراق بەم حاڵەوە بەکوێ دەکات؟ ئایا ئەو هەوڵەی کە ئێستا دراوە دەتوانرێت وەک هەوڵێکی کۆتایی بۆ چارەسەری دۆخی عراق سیر بکرێت؟ هەموومانە دەکەمەتەوەرێک بۆ گفتوگۆکردن لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر عومەر ڕەنگێریی مامۆستای زان وە گاشکرایە دۆخی عراق تا ئەم دەقەی من و تۆ گفتوگۆ دەکەین بەردەوامە، یعنی تازەترین هەوڵی لایەنەکان کە 12 پارتولیانی سیاسی عراقی بوو کۆبوونەوە بۆ ئەوەی کە لایەنی کەم بێتە نەخشە ڕێگایەک بۆ چارەسەرکردنی دۆخی ئێستای عراق. فعلەنەو کۆبوونەوەی دەتوانرێت وەک دوایین چارەسەر بۆ ئەم دۆخە سیر بکرێت؟ طبعا ئێمە کە سەیری عێراقەکەین و سەیری ئەو هاتنە سەرجادە و خۆپیشاندانانە ئەکەین ئەبێ لە دوو لایەنەوە هەڵی سنگین. لایەنی یەکەم سەیری داواکاری خۆپیشاندانەکان بکەین. خۆپیشاندەران مافی خۆیانە هاتون داوای مافی خۆیان دەکەن وەکو تاک وەکو دانیشتووی عێراق وەکو هاوڵاتی عێراقی. ئێمە ئەگەر لە 2023 تا ئێستا سیر بکەین بەڕاستی عێراق بە هەورازن و شێوە ڕۆیشتووە، بەڵام زۆربەی جار حکم بەدەست کەسانێکەوە بووە کە زۆر تایفی بوون کە هەرکەس بەرژەوەندی خۆی خوێندێتەوە، بەرژەوەندی تاک و بەرژەوەندی تەسکی حیزبەکانی خۆیان و بە شێوازێکی زۆر تایفی و زۆر جیاکاریش لە نێوان پێکهاتەکانی عێراقا. ئەمە ئەو مافەی داوە بە خەڵکی عێراق کە بێنە سەرجادە، کە بێن داوای مافی خۆیان بکەن و مافەکانیشان بەشی زۆری ڕەوایە. بەڵام لە لایشکەوە کە سەیری دەکەین ئەم خۆپیشاندانە تا ئێستا کەسانێک بەدی ناکرێن کە وەکو بڵین وەکو کاریزما یا وەکو بڵێن سمبولێکی هاوڵاتی بوون یا سمبولێکی نەتەوەیی یا عێراقی کە بێتە بەرچاو بڵێ ئێمە ئەوەین و ئەوە داواکاریکەمن. کێشەکە لێرە دروست بووە کە داواکارەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو هەڵکشان دەڕوا. لە سەرتاوە داوای هەلی کار و داوای خزمەت گوزاری بوو، بەڵام ئێستا داوای لابردنی بڵین سەرۆک وەزیرانی عێراقا کە ئەمە لە خۆیان دیسان ئەوە دەگەینێت کە لەم لاولاوە لە دەور و پشتی عێراق و لە دووریشەوە تەنانەت هێزەکانیش دەستیان هەبێت لەوەی کە هەرکەس بیەوێ بەرژەوەندی خۆی یا سواری ئەو ناڕزانە بێت لە پێناوی بەرژەوەندی خۆیەوە. حیزبە عێراقیەکانیش بە هەمان شێوە هەر حیزبە و دەیەوێت سواری ئەسپی ناڕزایەکان بێ بۆ بەرژەوەندی خۆی سەرنج ڕاکێشێ. ئەمە کێشەکە دروستەکە لەبەرەوە ئەو کۆبوونەوەی دوێنێ کراوە زۆر گرنگە، چونکە ئەمانە هێزی سیاسی عێراقین کەم تا زۆر هەمووی دەستیان هەیە لەوەی کە یعنی خەڵکیان هەیە لە عێراق خاوەنی هێزن. بەڵام ئەو دانیشتە کە کراوە گرنگە بۆ ئەوەی ئەگەر لەمە زیاتر پشێوی لە عێراقا هەبێ بە ئاراستەیەکی زۆر خراپ تا ئەڕات، چونکە ئەو کاتە کەس نازانێت چێ لە پشت خۆپیشاندەکانەوەیە یاخود مەبەستیە لە خۆپیشاندانەکان. یعنی ئەگەر بێت و ئەمە کۆنتترۆل نەکرێت پیاو ماقوڵانی عێراق کەسە سیاسیەکانی خەمخۆرەکانی عێراق ئەمە کۆنتترۆل نەکەن، دوایی پشێوەکە ئاراستەی زۆر خراپە دەڕوە. من دوا وەڵامی بەڕێز دەکەم بە پرسیارێک، ینی بۆ نمونە تاکو ئێستا ئەوەی کە ڕوونە خۆپیشاندەرەکان ینی داواکاری جۆراوجۆریان هەیە. بۆ نمونە ئەمە بۆ خۆی نەبوونی ڕمزێکی دیاریکراو لە خۆپیشاندانەکان بۆ ئەوەی کە حکومت بە یەک پاکێج لەگەڵ مامەڵە بکە لەگەڵ خۆپیشاندانەکان بۆ خۆی ئەمە ینی کارەکەی قورستر نەکردو بۆ ئەوەی کە حکومت تا ئێستا لانی لە بەرچاوی ڕوون نییە کە داواکاری خۆپیشاندەران بە فعلی چییە. بۆ نمونە هەیە داوای دەرفەتی کارەکە، هەیە داوای دامەزراندن دەکات، هەشە داوای هەڵوەشاندنەوەی حکومت دەکات. بۆ خۆی ئەمە ینی بارەکەی قورستر نەکردووە. بەڵێ خۆی ڕواایەتەکە لەوەیە کە خەڵک داوای هەلی کارکە داوای خزمەت گوزاری کە ئەمە زۆر ڕواای. بەڵام داوای ئەوەی کە حکوومەت هەڵبوەشێتەوە ڕاستە خۆ داواکردنی حکوومەت هەڵبشێتەوە ڕواایە، بەڵام دەبێتەوە بەدیلت هەبێت. تا ئێستا عادل عەبدولمەجید کە کەسایەتیەکی یعنی بەڕاستی خوێنەوارە و کەسایەتیەکە خەمخۆری عێراقا، بەڵام بە ساڵێک ئەو دەرفەتەنێک کە عەبدولمەجید بتوانێت ئەم هەموو گۆڕانکاریە بکات، چونکە بەڕاستی هێزەکانی ئەوانی لە ناو حکوومەتان هێزگەلێکن عادل عەبدولمەجید هەروە بە ئاسانی دەرەقەتیان نایەت، چونکە هەم خەڵکیان لە پشتە هەم هێزی دەرەکیان لە پشتە هەم لە ڕووی مادیەوە تەیارن، یعنی
لەناو هێزە سەربازەکان لەناو هێزە ئەمنەکانە خەڵکیانەیە لەبەرەوە عادل عەبدولمەهدی بەڕاستی ئەگەر کەمێک تاوانی لەسەر بێ بە چاو هێزەکانی کە هێزە تایفیەکان و بە هەموو لایەکەوانێ بۆ یەکە یعنی ئەوەی کە تەرکیز بکرێت لەمەوە لەسەرەوەی کە عادل عەبدولمەهدی لا بچێت و حکوومەت هەڵبۆشێ ئەوە پشێوەیەکی زۆر گەورە لە عێراقا دروستەکرێت سەروبەری نابێت دوایی نازانی کەس نازانێت لەگەڵ چێ مامەڵە بکە بۆیە مانەوەی ئەو حکوومەتە بە تایبەتی مانەوەی کەسایەتی عادل عەبدولمەهدی کە کەسایەتیکی تا ئێستاش لە لای زۆربەی پێکاتەکانی عێراق یعنی خاوەنی ڕێزە ئەوەی کە لە عێراقا هەیە ئەو هەموو گەندەڵیە بێسەروبەریەیە کە کراوە بەڕاستی عادل عەبدولمەهدی زۆر بە کەمیتیا بەشدارە زیاتر ئەو هێزانن کە لە حکوومەتا بەشدارن ئەوانن کە پێشتر جڵەوی حکوومەتیان دکتۆر پرسیارێکی منطقی یعنی بۆچی ئەم پەیامەی کە عادل عەبدولمەهدی لە ئەسنای ینی سەرۆکایەتی حکوومەت هەیبوو بۆ بابەتی چاکسازی لە وڵاتە بۆچی ئەم پەیامە بەڕوونی نەگەشتووە بە هاوڵاتیانی عێراق یاخود بۆ نمونە هاوڵاتیانی عێراق نانویستوە ئەم پەیامەکو خۆی وەربگرن یاخود فعلەن عادل عەبدولمەهدی بەشێکە لەو کێشانی کە ئێستا لە وڵاتە هەیە هەوڵاتی شتی ملموسی ئەوێ یعنی دەیەوێت کە ئەڵێ چاکسازی ئەبێت چاکسازیەکە بچێتە دەستی و بەرجەستە بێت لە لای لەبەرەوە ئەگەر بۆکو خۆی نەگەیشتەوە بە وڵاتیان و من پێم وایە لەمپەری زۆر گەورە هەیە لە بەردەمی عادل عەبدولمەهدیە کە نەیتوانیوە ئەو بەڵێنانەی داوێتی جێبەجێ بکە لەم پەرەکان دیارە ئەو هێزانن کە لە حکوومەت تا بەشدارن هێزێکی وەکو مەسەلەن بەرەی نەسر کە عەبادی بەڕێوەی ئەبا هێزەکانی کە لە هێزەکەی وەکو دەوڵەتی یاسا کە مالیکی ئەمانە کە پێشتر لە حکوما بوون حتمما خۆیان فەشەلیان هێنا لە بەڕێوەبردنی عێراقە ئێستاش دایانەوێت فەشل بە عادل عەبدولمەهدی بێنن ئەمە ڕۆن و ئاشکرایە و لەم دەستی دەرەچی لەم لاولاوە هێزێکی وەکو ئێران ئەگەر گۆمەکە لێڵ بێ باشتر بۆ ئەو ڕاوی تیادەکا و ماسی باشی تیادەگرێت ئەگەر بێت و عێراق بێتەوە سەرخۆی و حکوومەتێکی سربەخۆ بێ و لە قەراری سیاسی بەدەستخۆی بێ حکوومەتی وەکو ئێران وەکو تورکیا وەکو دەوروبەر ناتوانن بێنە ناو عێراق و بە بەرژەوەندی خۆیان عێراق هەڵسوڕێنن ئەمە هۆکارە هۆکاری دەرەچی و هۆکاری ناوچێ کە عادل عەبدولمەهدی نەیتوانێت بەڵام بە حەقت هەڵوەشاندنەوەی حکوومەت ببێ ئەوە بەدیلت دانابێ ئەوە پشێوەکە زۆرتر گەورەکە و دوور نییە شەڕێکی تایفی و نەک شەڕی تایفی هەر شەڕێکی ناوخۆیی لە ناو شیعەش خۆیان شەڕێکی گەورە دروست بێ کە ئەو کاتە هەموو عێراق زەرەرەکە بە کوردستانی کەواتە ئێستا ینی ئەو دۆخێکی ئێستا دروست بووە ینی لە ئەگەی هەڵوەشاندنەوەی حکوومەت وەکو بەڕێز ئاماژت پێکرد کە مەترسێکی گەورە لەسەر دۆخی وڵات دروست دەبێت ینی دەبێت کێ ڕێگە لەم بابەتە بگرێت ئەوەی کە تاکو ئێستا ئەوەی کە دیارە و ڕوونە عادل عەبدولمەهدی هەموو قوتی خۆی بەکارهێناوە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە بەڵام هەوڵەکانی تا ڕادەیەک بێ ئەنجام بوون یعنی بۆ نمونە لایەنی ئێرانی لایەنی تورکی ئەمانە دەتوانن ڕۆڵێکی باش بگێڕن بە ئاڕاستی چارەسەرکردنی ئەم دۆخە ینی دانەوێت ئەمە بکەن من پێم وانە چی ئێران و تورکیاش ئەوان بەقەدەر بەرژەوەندی خۆیان ناتوانن ڕۆڵی باش بن کە لەکوێ بزانن بەرژەوەندیان نییە ڕۆڵەکەش خراپ بێ هەر دەیبینن ئەوان ڕۆڵی باش و خراپ پێوەری ئەوان بەرژەوەندی خۆیانە وەکو حکوومەت و وەکو هاوسێ و دراوسێ ڕوونە بەڵێ لێرە پێویست ئەوەی ئەو هێزانی کە دوێنێ کۆبوونەوە طبعاً کەم تا زۆر هەمویان بەشدارن لە حکوومەت بەڵام ئەمانە ئەبێ ئەوە بزانن ئەبێ ئەویان زانی بێ دوێنێ کە ئەگەر ئەم حکوومەتە هەڵوەشێتەوە لە هەمویان تیا زەرمەندن و خەڵکی عەقلیش لە هەنا و حیزبانی کە دوێنێ هەمووی هەیە و بزەبت کە سەرۆکی هەرێمی کوردستان بەشدار بووە سەرۆکی هەرێمی کوردستان پیاوێکی دیبلۆماتکار و پیاوێکی خەمخۆرە چ بۆ کوردستان و چ بۆ عێراقیش ئەمە بۆ خۆی گرنگە ئەو پەیامەی کە گەیان دویانە ئەقوایە بەڕوونی بیگەنن بە خەڵکی عێراقی کە مەبەست لەمانەوەی حکوومەت مەبەست پشگیری نییە لەوەی لە شەخصی عادل عەبدولمەهدی یا لە حکوومەت وەکو بەو شێوازی کە پشگیریە لەوەی کە عێراق حکوومەتێکی بێ و ئەم حکوومەتە هەنگاو بە هەنگاو بتوانێت چاکسازی بکەوە ئەو پەیامەی کەیانە هەرچەند نەکرد نەبوو بە بەیانێکی ختامی لەبەر هەر هۆکارێک بوو بەڵام دیارە پەیامەکە ئەوەیە کە حکوومەت دەست بکات بە چاکسازی هەنگاو بە هەنگاو چونکە بەڕاستی چاکسازی قەت لە شەو ڕۆژێکان ناکرێت هیچ حکوومەتێک نە حکوومەتی عێراق و نە حکوومەتی هەرێمی کوردستان و هیچ حکوومەتێک لە دنیا ناتوانێت وەکو عەرەبی بینە لێلێتن وەضحاها لە بینی شەو ڕۆژێکە چاکسازی بکە چاکسازی گرنگ نیەتە یەک دووهەم ئەمجا هەنگاونانە هەنگاو بە هەنگاو
وەکو ئینگلیزەڵێ ستێپ بای ستێپ بتوانرێت چاکسازی بکە بەس گرنگ ئەوەیە ملموس بێ یعنی بەرجەستە بێت لە لای هاوڵاتیان کە ئەم حکوومەتە دەستی پێکردەوە بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانیە کە تا ئێستا ئەمانە نوێنەریشان نیە یعنی ئەوە خۆیکی زۆر کێشەیە ئەمانی کە خۆپیشاندانەکەن کە هاتوونە سەرجادە نوێنەرێکیان نییە بێ لەگەڵ پەرلەمان دانیشێ لەگەڵ حکوومەت دانیشێ بڵێ ئێمە ئەمانەمانوێت حکوومەتیش بڵێ باشە ئێمە ئەمە ئەەکەین و ئەوانە دەکەین بەڵام مەجالمان بنێ لە ماوەی مانیەکە لە ماوەی 2 مانگە ئەمە زۆر زۆر گرنگە و تا ئێستا من نەمبیستوە نوێنەرێکیان هەبێ نوێنەری با چەند نوێنەرێک بێهی ئەو پێکهاتانی کە لەسەر جادن کە بێتە پێشەوە بڵێ ئێمە ئەمە داواکارەکانمانە لە حکوومەت چونکە هەڵۆشانەوەی حکوومەت لە ئێستای عێراقا کە موسساتی نییە بەڕاستی کە هێزە ئەمنیەکان هەر چەند لیوایەک و هەر چەند گروپێک سەر بەلایەنێکی سیاسی و لایەنێکی تایفەگەریە هەڵۆشانەوەی حکوومەت بێجگە لە زیان بۆ عێراقیەکان بۆ تاکی عێراق هیچی لێ ناکات. باشە دکتۆریانی خۆ ئێستا هەر شەوی ڕابردوویانی لە دوای کۆبوونەوەی یانە سیاسەکان پەرلەمانی عێراق بوو و تێدا ئیمتیازاتی دارایی بەرپرسانی وڵاتی هەڵۆشاندەوە و یعنیمە بڕیارێکی باش بوو بە نەتیجە بەڵام بۆچی عنی هەر ئەمڕۆ خۆپیشاندان لە بەغدا بەردەوام بووە یعنی بۆچی ئەم ئاگرا ئاوێکی بەملدا ناکرێت یاخود ئەوەی کە ڕوو دەدات یعنی چارەسەری ئاسانە ینی لە ئێستادا ئەوەی کە لە پەرلەمان کراوە شتێکی باشە توانرین بڵین هەنگاوی یەکەمە بەڵام یعنی من ئەڵم کێشەکە لێرەیە ئەم خۆپیشاندەرانە تا ئێستا نوێنەریان دیاری نەکردووە ئەو کەسانی لە پشتەوەن ئەو هێزانی لە پشتیان تا ئێستا ڕوون نییە ناڕوونە طبعاً وەکوتم دەوڵەتانی دراو دەوروبەر و لەو پەڕی دنیاشەوە تا ئەم پەڕی دنیا هەرکەس بەرژەوەندیەکی هەیە و ئێوێ بەرماڵی خۆی بخاتە ئەم ساحەوانێ ئەو مزگەوتەوە کە ئەم خۆپیشاندان و هەڵایەکە لە بەغایە مافەکان هەمووی ڕەوان کە داوایەکەن بەڵام عالمی سیاست و جیهانی سیاست بەو شێوە ناڕوا بەڕێوە حکوومەت هەڵوەشێتەوە ئەی حکوومەت چێ پێکی بەڵام دکتۆرانی چێ پێکی بێنێ خۆ کەسێک چەند کەسێک دەست نیشان بگرن ئەوەی کە زمان حاڵە لە عێراقدا مەرجعی باڵای شیعەکان سیستانیە بۆ من لە وتاری هەینی ڕابردوودا چەند خاڵێکی اختۆ دەڕوو بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە یعنی ئەم قسانەی مەرجعی باڵای شیعەکان وەکو داخوازی خۆپیشاندەران یعنی ناتوانرێت سیر بکرێت خۆ یعنی ئەوان بە ئاشکرا پشتگیری خۆپیشاندانەکان دەکەن گومانی تیانە مەرجعی باڵای شیعەکان ڕۆڵی هەیە ڕۆڵی گرنگیشی هەیە بەڵام تا ئێستش ئەو مەرجعی باڵایە وەکو نوێنەرایەتی خۆی نوێنەرێکی نییە و ئەوەی کە من گوێم لێی بوو هەم پشتیوانی بوو لە خۆپیشاندەران کە نەکوژرێن و کە خەتف نەکرێن و کە ئەوە نەکرێت بەڵام مەرجعیەت نەیتوانیەوە بڵێ ئێمە چیمان دەوێت تا ئێستا نەیتوە عادل عەبدولمەهدی بمێنێتەوە یان نەمێنێتەوانێ یعنی ئەوەی مەرجعیەتی زۆر ناڕوونە و با من پێ بڵێم مەرجعیەت ئەمەی لە عێراقەیە کە ئێستا لە ئاغای سیستانیە خۆیە بینێتەوانێ لەوانەیە مەرجعی باڵای شیعەکان کە لە قوما خۆی دەبینێتەوە هاوهین نەبن هاو بیر نەبن لەگەڵ مەرجعیەتی سیستانی من ئەوەی کە خوێنمەوە سیستانی دەیەوێت مەرجعیەت لە عێراق سەر بەخۆ بێت و سەر بە قوم نەبێت طبعا ئەوەش لەلایەن ئێران و لەلایەن مەرجعی باڵای شیعەکانی دکتۆر لێرەدا پرسیارە وەڵامی خۆتی بیر نەچێتەوە یعنی بۆ نمونە هاوشانی ئەم بۆچوونەی بەڕێزت بۆچوونێک پێی وایە کە ئەوەی کە ئێستا لە عێراقدا دەگوزێرێت هەر بۆ خۆی ململانێکی قوڵە لیمان شیعی عێراقی و شیعی ئێرانی یعنی ئەم بۆچوونە هاوڕێ لەگەڵ ئەم بۆچوونە طبعا شیعەکانی عێراق هەر لە دێر زەمانەوە لەبەرەوەی حەزرەتی حوسێن لە کەربەلا شەهید بووە و حەزرەتی عەلی لە نەجەف مەرقەدی پیان وا بووە دەبێت عێراق مەرجعی باڵای شیعە بێت لە هەموو جیهانە بەڵام ئێرانەکان زیرەکانە مامەڵایان کردووە مەسەبی شیعیان بەکارهێناوە بۆ پاراستنی بەرژەوەندی نەتەوەیی فارس لە حەقەتە ئەوان پیان وایە ئەبێ قوم مەرجعی بێت چونکە ئیمام ڕەزا لێوشی ئەمە هەر لە سەرەتا لە 2003ەوە ئەمە هەبوو بەڵام کاڵتر بوو ئێستا من پێم وایە قوڵتر بۆتەوە بەڵام کێشەکە لێرەیە ئەوەی کە من 2 هەفتەیە متابعی خوتبەکانی کەربەلایی یەکەم کە نوێنەری ئایەتوڵای سیستانیە لە نەجەف لەسەر لە مینبەر قسە دەکا تا ئێستا ئەوانیش چارەسەرێکیان پێ نییە هەراڵێ پشتیوانی لە خۆپیشاندەران دەکەین وە پشتیوانی لە داواکانیانەکەین بەڵام پشتیوانی کردن لە خۆپیشاندەران و لە داوایەتەکان ئەبێ بەدیلێکی هەبێ بۆ عێراق و لە عێراقا تەنها کێشەی شیعەیش نییە ئێمە لە عێراق سێ پێکهاتەی زۆر گەورە لە عێراقین کە بریتە لە شیعە لە سوننە لە کورد و ئەم پێکهاتانەش دیسان لەناو خۆیانە گرفتیان هەیە لەسەر سنوور و جغرافیا لەسەر ماف و ئەرک و لەسەر ئەمانە ئەم مەرجعیەتە تا ئێستا قسە لەسەر ئەوەش ناکا لە ڕاستیە
یعنی کێشەکە شیعە نابێ هەموو بەشی هەموو لێدوانی مەرجعی باڵای شیعەکان لای خۆپیشاندەران تا چەند ئەهمیێت و گرنگی هەیە چونکم ئێستا ینی دۆخەکە گەشتووە بە ئاستێک ینی بەشێک لە چاودێرانی سیاسی پیان وایە خۆپیشاندەرانی عراق تەنانەت دوای لیاتۆ کە گوێ لە مەرجعی باڵای شیعەکانیش نەگرن ینی ئەمە دەبینێت چۆن عێراق بۆ خۆی بەشبەشە چۆن هێزە سیاسیەکان بەشبەشن سەرشەقامیش بەو هەمان شێوە بێ بەشبەش کراوە بەشێکی زۆر گومانی تا نییە لایەنگری سیستانین بەڵام چەند بەشێکی تری شیعە لایەنگری حیزبەکانی خۆیانن و لە عێراق شەر نییە هەر یەک مەرجعیەت بەڕاستی ڕاستە بە سیستانی دەڵێن مەرجعیەتی باڵا بەڵام خەڵکی کەشێ خۆی بە مەرجع دەزانێت بۆ نمونە مەسەلەن ئەمەی سەدر ئەوان خۆیان بە ئەحقیەت ئەزانن چونکە لە نەوەی محەممەد باقر سەدرە و محەممەد باقر سەدر کەسایەتیکی زۆر دیاری نێودەوڵەتی و خوێندەوار بووە یعنی بەڕاستی ئەگەر ڕاستەوە خۆش نەڵێن ئێمە حەقین بە مەرجعیت لا بەلا ئەوانیش خۆیان بە مەرجعیت دەزان و مەرجعی کەش هەیە بەڵام هەموو دەڵێن سیستانی مەرجعی عالا لەبەرەوە ئەو مەرجعیاتانش لەم لاولا ئەوانیش دەستیان هەیە لە شتەکە لە بەڕێوەبردن بەڵام ئاخر خطابی مەرجعیەتی سیستانی داوا لەوە ئەکا بەردەوام بن تا مافەکانیان بێ بەڵام بەڕاستی مافەکان یا ئەو شتە داواکارەکان دەبێ ڕوون بن تا ئێستا ئەوەی من دەیبینم داواکارەکان وەکو تۆش باست کرد هەر ڕۆژە بەلایەکە ئەڕوا یعنی مشخص نییە داوای چی ئەەکەن ئەگەر داوای چاکسازیەکەن بابێن لەگەڵ عەبدولمەهدی و لەگەڵ ئەوانەی لە حکوومەتە بڵێ ئەمە داواکانە و بۆ عەبدولمەهدیش زۆر باشە کە ئەوان بێن لەگەڵ عەبدولمەهدیات داواکانیان سنوور بڵێن ئەم شتانە عەبدولمەهدیش پێداگری ئەکا لەسەر جێبەجێکردن ئەم تێگەشتنەی بەڕێزت بۆ مەسەلەی خۆپیشاندانەکان ڕەنگە لە سەرەتا تا ڕادێک زۆر منتیقی ببێت بەڵام تا ئێستا ینی دەبینی خۆپیشاندانەکان بکوژی تێکەوتوە برینداری تێدایە یعنی ئەگەر بەم حاڵەوە بەردەوام بێت ینی دەتوانێت ئیتیجای خۆپیشاندانەکان بە ئاراستەیەکی باش بەرێت پێدوانی ئەنی ئێسا جۆرێک لە مامەڵی خراپی هێز ئەمریکانی عراق وای کردووە کە خۆپیشاندەران جۆرێکی دیکە داواکاریان هەبێ بە تایبەتی مەسەلەی ڕۆشاندنەوەی حکوومەت کە بۆ بە خاڵی یەکەمی داواکاریەکانیان من پێم وایە هێزە ئەمنیانی عێراق یعنی کێشەیەک لەناو هێزە ئەمنیەکانی شایە ئەو هێزە ئەمنیانە خەڵکانیان تایە سەر بە هێزگەلێکن کە پیان خۆشە عەبدولمەهدی شکست بێنێ و ئەو کشت و بڕێش دەکرێ بەشێکی ڕاستە لەوانەیە لەم لاولاوە بۆ خەڵکی بەرژەوەندی خواست خەڵکیان خزان بێ بۆ کوشتن و ئەمانە و لەسەربانەوە بە بیکەیسی و نازانم بە قەناس ئەوە کرابێ بەڵام لە ناو هێزە ئەمنیەکانی هێزە ئەمنیەکان هەمووی سەر بە عەبدولمەهدی نین ڕاستە بە ئەمری ئەجوڵێنەوە ئەچنە سەرجادە بەڵام بە ئەمری ناجوڵێنەوە خەڵک نەکوژن لەبەرەوە ئەو هێزە ئەمنیانە پێکهاتەی هێزی ئەمنی عێراق و سوپای عێراق و حشتی شعبی عێراقی پێکهاتەکان لە چەند پێکهاتەیەکن هەر پێکهاتەیەک لە ئاوازێک دەخوێنێ ئەوەیە وای کردو کوشتە تەوان تا بەردەوام بێ کوشتار زیاترە بێت چونکە خەڵکانێک سوود لەوە ئەبینن کە کوشتن هەبێ کە ئەوە هەبێ کە عەبدولمەهدی شکست بێنێ کە حکوومەتی عێراقی شکست بێنێ ئەمە بەردەوامی زۆر خراپە تۆ بۆ خۆت تا ئێستا و دەورەی کە عادل عەبدولمەهدی لە سەرەتای خۆپیشاندانەکان تا ئێستا بینوێتی دەورێکی باش بۆ یاخود بۆچی نەیتوانی وە کۆتایی بم بابەتە بهێنێت بابەتی خۆپیشاندانەکان من پێ عادل عەبدولمەهدی دەوێت کۆنتڕۆل بکە و ئەوێ خواستە ڕەواکانیان جێبەجێ بکە بەڵام عەبدولمەهدی لە سەروی کە لە سەری هەڕەمی حکوومەتی عێراقیە ئەوەی پێ ناکرێت چونکە عەبدولمەهدی لە حیزبێکی بەهێزی هەیە نەجەماوەرێکی بەهێزیشی هەیە لە ناو عێراق لەبەرەوە حیزبەکانی وەکوتم سەر بە مالیکی و سەر بە عەبادی و سەر بەم و حەکیم و بەمانیکە ئەمان زیاتر هێزیان هەیە و ئەو هێزە ئەمیانش دابش بوون بەسەرەوان لەم نێوەندەدا دەمەوێت ینی ڕۆڵی کوردیش بزانم ئەو مامەڵەی کە سەرکردایەتی کورد ینی کردوێتی لەگەڵ بابەتی خۆپیشاندانەکان ینی مامەڵێکی دروست بووە دەبێت بۆ نمونە چۆن مامەڵە بکات دەتوانێت دەورێکی باش بگێڕێت بە ئاراستەی تێپەڕاندنی دۆخەی عێراق پەیامی من ئەوەی کە خوێندومەتەوە و بینی ومە پەیامی سەرکردایەتی کورد ڕوونە بوو ئەوان یەکەم ئەڵێ ئێمە لەگەڵ خواستە ڕەواکانی خەڵکی عێراقی کە ئەو داواکاریانە هەیە ئەو داواکاری ڕەواکانیان دەبێ بۆیان جێبگرت دووهەم دەڵێ ئێمە پشتگیری لە عادل عەبدولمەهدیەکەین چونکە بەڕاستی لاچوونی عادل عەبدولمەهدی بەبێ بەدیل گرفتێکی گەورەش بۆ کوردستان دروستەکە نازانی چییە ئەوە کە دێ ئیتیجای چییە
چێ دەستی لە پشتە دەیهێنێت لەبەرەوە پەیامی کوردستان زۆر ژیرانەیە و زۆر ڕوونا بۆ بەغا کاڵێ ئێمە یەکەم لەگەڵ خواستڕەوەکانی خەڵکین و داوا لە حکوومەتی عێراقەکەین ئەو داوایانیان بۆ بێنێتە جێ ئەوەی کە ڕەوایە و داواش و ئێمە پشتیوانی لەمانەوەی عادل عەبدولمەهدی ئەەکەین تاوەکو ئەوەی دەرچە بدۆزرێتەوە بۆ گۆڕانکاری ئایا دەرچە هەر لەوەیە کە یاسای هەڵبژاردنەکان بگۆڕێت و هەر کۆدەنیە کە بێت لەسەر ئاڵوگۆڕی دەسەڵات ئەمە پەیامی کوردستانە پەیامێکی جوان و هەیمەنەی کورد وەکو نەتەوەی دووەم لە عێراقدا ینی ئەوەی لێ دەخوێندێتەوە کە بتوانێت هاوکێشەکە بەلایەنێکی ئیجابیدا حل بکات بۆ نمونە ینی دەتوانێت ببێ دەواازەیەک بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە ینی بەپێ حتممە بەپێ ئەو حەجمێکە لە پەرلەمانی عێراق و دامەزراوەکانی دەوڵەتە هەیەی بۆ خۆی وجودی کورد لە عێراقا وجودێکی گەورەیە بەڕاستی ینی ناتوانرێت لەبەر چاو نەگیرێ بەڵام ئەتوانێت تا ئێستاش عەبدولمەهدی یەکێک لەوانەی کە پشتیوانی مانەوەی یەکەن بەڕاستی هەر هاتنەکەشی کورد بووە ئەمە گومان لەوەیە نیە سەرکردایەتی کورد پشتیوانی لێکرێت چونکە عادل عەبدولمەهدی کردنە کەسێکی تایفیە کەسێکی خوێندەوارە و کەسێکی بەڕاستی عێراق پەروەرە و هینیش نییە یعنی تائیفی نییە دژی کورد نییە دژی پێکاتەکانی کە نییە و لە سیرەت و لە مێژووی خۆیان ئەمە زانرا و حتمما ئەوانش کە لە دەریشەوە وەکو ئەمریکاوان و پشتیوانیان کرد لەبەر ئەو کەسایەتیە کە هێنراوە کورد پشتیوانی ئەمە دەکات بەڵام کورتچە تاچوە دەتوانێت ڕۆڵی باشێ بێ بەڵام پێویستی بە خەڵکی کە هەیە بەداخەوە سونەکان سەرکردایەتی سونە ئەو هێزار نییە ئەگەر ئەوانش لە پاڵ کووردا بوونایە هێزێکی وایان هەبوایە ینی پەرتەوازە و ئاوا شل و شۆڵ نەبوونایە بۆ کورد شتێکی زۆر باشە بوو بە تەنها کورد ڕم بێ هەموو شتێکی پێ نەکرێ بەڵام زۆر شتی پێ لە قسەکان تا شتێک بۆ من جێگەی سەرنج بوو ینی ئەو بۆچوونانە کەم نین کە پێیان وایە ئەو دژاتێککە ئێستا ڕوبەڕووی عادل عەبدولمەهدی کراوەوە لە ماوەی ساڵێکی سەرۆکایەتەکەیدا هەر بۆ خۆی ئەو نزیک بوونەوە بۆ کە لە نێوان لایانی سیاسی کوردی و عێراقیدا دروست بووە یاخود تو ئەمە بۆ خۆت بەڕوونی دەبینیت و ئەم بابەتە وایە یەکێک لەو دژایەتیانی کە دژایەتی عادل عەبدولمەهدی ئەکرێ و ڕێگە نادەن چاکسازی بکە یەکێک لەوانە وەڕوانێ خاڵێکی گرنگش بێ ئەوەیە کە عادل عەبدولمەهدی وەکو هەوڵاتیکی عێراقی و وەکو کەسێکی نیشتمان پەروەری ئیشتەکە و جیاکاری ناکات لەگەڵ کووردا و دەستی کوردی گرتووە بۆ ئەوەی لە عێراق نەپچڕێ خۆی عادل عەبدولمەهدی شتێکی زۆر گەورەی کردووە بۆ هەموو عەرەب بەگشتی و بۆ عەرەبی عێراق و شیعەش بە تایبەتی کە دەستەگرێ بە دەستی کوردەوە و حساب بۆ کورد ئەکا کە کورد گیانە بێتەوە بەڵام حتمما ئەگەر کەسانێک بێنە پێشەوە غەیری عادل عەبدولمەهدی و تایفی بن و شۆڤێنی بن کورد ناچارەکەن کە جیابێتەوە ئەبێ خەڵکی عێراق و ئەبێ شیعە بە تایبەتی وە سوننیش بێ مەمنونی عادل عەبدولمەهدی بن کە حساب بۆ کوردەکە وەکو هاوڵاتی عێراقی و حساب بۆ هەرێمی کوردستانەکە وەکو داهات و وەکو بودجە و ئەمانە خۆی ئەگەر بێت و کەسانێکی کە بێن بودجە لە هەرێمی کوردستان بکردن مافی هەرێمی کوردستان بن ئێمەی کورد بمانەوەیان ئەمانەوەی ناچارە بین جیا ببینەوە باشە کەواتە ئەم ینی دروستبوونی ئەم دۆخە بە هەموو ئەو پێدراوانی کە بەڕێزت ئاماژەت پێکرد چ خێرێکی تێدایە بۆ ئێمە زۆر جارێ عنی کە ئەم دۆخە دروست بووە ینی باسی ئەوە دەکرێت کە ئەمە دەرفەتێکی دیکەی لە بەردەم کورد بوو ئەوەی کە کیانی سەر بەخۆی خۆی ڕابێنێ ینی ئەمەی لێ دەخوێنرێتەوە دەزانی چۆنە ئەگەر بێت و کەسانێک بێنێ پێشەوە دژ بە مافەکانی گەلکردبن کوگەری کوردیش ناچارە بۆ خۆی بانگەشەی خۆی بکە و حملەیەکی دیبلۆماتی گەورە بکە لە جیانە بڵە کاکە ئێمە ئیتر حەقی خۆمانە ئێمە دەمانەوێت لەگەڵ عێراق بمێنینەوە نەمان ویستووە و لە دەستوری لە دیباجەی دەستوری عێراقا هەیە کە ئەگەر بێت و مافی کورد نەدرێ کورد جۆرێک لە جۆرەکان ئەو مافەی بێتراوە کە ڕیفراندۆم کردیشمان بەڵام عالم بەڕاستی دژمان وەستان و ڕیفراندۆمەکە سەری کرد بەڵام نیان هێشت ئەنجامەکانی وەرگین وە کورد کە چۆتۆ پاڵبەغا لە دوای ڕفراندۆم بەو مەرجانە چۆتۆ کە مافەکانی پێشێت نەکرێت کە بودجە و لە نەک لە بودجە لە هەموو بوارێکە مەسەلە کوردستان و مافی خۆی پێ بدرێ وەکو هەموو پارێزگاکانی عێراق بەڵام ئەگەر ئەمە نەکرێ ئەو کاتە ئەمە بۆ کورد یعنی دەبێ بۆ وەرەقەیەک دەیخاتەوە پێش دەمی طبعا هەروە سربەخۆیی شتێکی ئاسان نییە سربەخۆیی دەبێ گەلانی دنیا بە تایبەتی سەردەستەکان ئەمریکا و ڕووس و ئینگلیز و ئەوروپا ڕازی بکەیت ئەمجار
دەوروبەریش ڕازی بکەیت تا حدێک بەڵام ئەو کاتە تۆ وەرەقەیەکت بەدەستە من چوومەوە هەموو شتەکانم قبول کرد لە عێراق لە پێناوی ئەوەی مافەکانمان کە ئەمان مافەکانمانەخۆن ئیتر ئێمە ئەوە ناچارین کە جیابینەوە ناڵم من ناڵم لەوانەیە وەکو دەرفەت بەڵام وەرەقەیەکی باشە پشتیوانی لەسەر بەخۆیەکە ئەگەر خوا نەخواسە بێت و بەڵام ئەوەی هەر طبعاً زیانمان پێدەگا و ماندووبوونێکی زۆری گەرەکە و دیسانەوانێ خەڵکی کوردستان لەوانەیە تووشی ڕوبەڕووی قەیران و کۆمەڵی ببنەوانێ لەبەرەوە من پێم وانە هیچ سەرکردایەتی کورد پێی خۆش بێ عادل عەبدولمەهدی لاچێ و کەسێکی خراپ بێتە ژوێنە هەمیشە پێمان خۆشە گەرەیەکێکا لە عادل عەبدولمەهدیش باشتر بێ بۆ ئەوەی ئێمەش بە ئاسوودەیی بژین و تەمەنی کورد هەمووی بە ناڕەحەتی و شەڕ نەڕوا بەڕێوە ئەگەر گریمانی ئەوە بکەین لە ئەگەری سێم کە ئەو ڕووداوانی کە تاکو ئێستا ڕوودەدەن ئەوی لێ بخێنرێتەوە کە فعلا نەخشە ڕێگایەکەیە بۆ جیاببوونەوەی هەرێمێکی سنی شیعی وە کورد یعنی ئەگەر ئەمە ڕوویدا کورد دەتوانێت بە نەتیجەیەکی باشەوە لەمە دەربچێت ناتوانم بڵێم نەتیجەیەکی باش بەڵام ئیتر کە ئەڵێ ناچاری حەڵال حرامەکات حرام حەڵاڵەکە هەرچەند ئێمەینەکە ئێمە حەڵاڵە هەر خۆی بۆ خۆی سربەخۆیی و مافی چارەی خۆنووسین لە قانونی نێودەوڵەتی و لە هەموو شەریعەتەکانە حەڵاڵە بەڵام ئەو کاتە تۆ بە بەڵگەوە دەتوانی بەرگری لە مافەکانی خۆت بکەیت بە بەڵگەوە دەتوانی بە عالم بڵی کاکە ئەوە عێراقەکەی ئێوەیە ئەوە تا کۆمەڵی خەڵک بە ناوی حیزبەوە هاتوون هەمووی خەڵکی تایفی دەبێت کورد ئەم پەیامە بەکێ بگەین یعنی دەبێت چاوەڕێی ڕووداوەکان کامی بێگلا بکاتەوە یاخود دەبێت خۆی لەناو ئەم ڕووداوانەدا ڕووداوگەلی دیکە دروست بکات من پێم وایە کورد ئەبێ هەمیشە ناوخۆی خۆی ڕێک بخاتەوە گرنگترین خاڵەوەی ئێمە لە ناوخۆ ڕێک بین و پەیامەکانمان بە یەکتر بگەێنین لێ خۆمان لە یەکتر بگەین چیمانەوێت کە لە یەکتر گەشتین ئەتوانین ئەم پەیامە بگەینین بە ویN دەتوانین بگەینین بە دەوڵەتە زیاترەکانی جیهان و تەنانەت بە دراوسەکانیشمان کاکە ئێوە گلەی لە ئێماکەن ئێمە ئیتر گلەیمان لەسەر نەماوە بەڵام ئمڕۆ من گوێم لە وتاری بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بوو تا ئێستاش ئەو خطابێکی باشە کە مانەوەمان لە عێراقا بە مەرجەکەش بریتە لەوە ئێمە کەسانێک لە حکم بن و عێراق بەڕێوە برن کە فەرقی پێکاتەکان نەکەن بە کوردیشەوە وەک کۆتایی وەکو دوا پرسیار لە ماوەی خولەکێکدا وەڵامەکەم دەوێت دۆخی عێراق بەکوێ دەگات دۆخی عێراق ئمڕۆ من پێم وایە ئەمریکا تا حدێک هاتۆتە سەرخەت یەکێک لەوانەڵێ ئەوانەی گەندەڵیان کردووە ئێمە یاسامان هەیە لێپێچینەوەیان لەگەڵ دەکەن طبعا ئەمە ڕاستە لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە تەدەخولە لە شوونی عێراقا بەڵام بیرمان نەچێ عێراق ڕۆژێک بوو بەدەستی ئەمریکاوە بوو وەکو محتەل وەکو داگیرکەر دوایی ئەو قانونەکەیان گۆڕی و ئەمانە تا ئێستاش عێراق ناتوانێت لە ژێر هەژمونی ئەمریکا دەرچێت ئەمە باشە ئەگەر ئەمریکا بێت ڕاستەوخۆی یان ناڕا بە شێوازێک لە شێوازەکانی خۆی تەدەخولکە و ئەمە لە ئێستای ڕاگرێشتێکی زۆر باشە بەڵام ئەگەر ڕانەگیرە و لەوە زیاتر تەشەنە بکە من پێم وایە عێراق لە سووریا حاڵی باشتر نابێت زۆر سپاس بۆ دکتۆر عومەر ڕەنگێنەی مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوونێت دووبارە بەخێر بێت بینەرانی بەڕێز و خۆشەویست تاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن